من یەک نمونەی خۆمتان بۆ باسەکەم چەند ساڵێک لەمەو پێش ڕقابەی مالی کوردستان هاتن وەکو کەشفێکی عام بڵێن وردبینی لە ئۆفیسەکەی من بکەن هاتن دووسێ هەفتە هاتنە لام و منیش هەموو شتەکانم دانێ وتم ئەمە داهاتمانەوە ئەمە خەرجیەکان بەم شێوەیە و دوای 2 هەفتە هاتنەوە بۆ لام ڕاپۆرتەکەی خۆیانیان پێشکەش کرد وتیان یەک مخالفەت کردووە وتم خێرە چییە ڕۆحم چوو وتم شتێک نەبێت دوای سبەینێ حیامان بچێ وتیان وەڵا تۆ سیستمێکی ئلکترۆنی بەکارهێنی بۆ حساباتی خۆت وتم وتیانەوە مخالفی قانونە وتم چی بکەم وتیان تۆ بێ سجل بەکاربێنی سجل ئەو دەفتەرە گەورانەیە کە ئەمەندەیە کە ئەبێت تۆ دانیشی بە قەڵەم هەرچی داهات و خەرجی خۆت لەناو ئەم سجلە تۆمارکێ طبعا لەوێش ڕخنیان لە ستافەکەی من گەروتیانەوە ستافەکەی خۆت ئەبێ ئەمە بزانێ و چۆن هێشتویانە ئەمە ڕووباوتم وڵە خەتای ستافەکەم نییە خەتای خۆمە من یەکەم ڕۆژ کە هاتمە ئۆفیس ئەو سجلە گەورەیەم بینی وتم ئەمە چییە ئەمە فڕی بن ئەمە شتێک هەیە ناوی کۆمپیوتەر و شتێک هەیە ناوی کویک بوکس و ئەکسل و ئەو شتانەیە هەڵ زۆر بە ئاسانی ئەتوانی حساباتی خۆت لەم پرۆگرامانە بکەی و بە 1 دقە پێتەڵێ چیت هەیە و چیت نییە و چەندت سەرف کردو و چۆنت سەرف کردو و بۆ سەرف کردو وتیان وەڵا بەداخەوە قانون ڕێگا نایە قانون چه قانونێک کە لە ساڵی 1940 پەسەند کراوە لە عێراق و ئەمڕۆ بەکاردێ لە عێراق و لە کوردستان بۆیە زۆر کە ئەڵێم خەونەکە وازەحە بەڵام هەندێک بربەستی قانونی و ڕێنماییش هەیە کە دڵنیابن لایەنە بین بەڵام ڕزگارمان بێ لە سجل ئێوە ئەتوانن ڕزگارمان کەن لە سجل وا بکەن کە ئێمە هەموو کاری ئێمە و هی حکوومەت و هی کەرتی تایبەت باشتر بێ لە تەختەی سپیەوە بینە سەر سیستمی کانبان بۆ ئیدارەدانی پرۆژەکانمان لە کڕین بە کاشەوە بمانگوێزنەوە بۆ سیستمێک کە خەڵک بتوانێت بە تەلەفۆنی خۆیان ڕێگای کۆمپیوتەرەوە شت بکڕێ و خزمەت گوزاریانەی کە ئەمڕۆ هەندێک جار بە سەعات ڕیزەگری لە دائیرەیەکی حکومی بۆ خۆت لە ماڵی خۆت بە ڕێگای ئینترنێتەوە بتانی داوای ئەو خزمەت گوزاریە بکەی و ئەو خزمەت گوزاریەت پێشکەش بکرێت